بەناوی خوای بەخشندەی میهرەبان من کاڵەڕێناس بۆ یەکەم جار و لەسەر شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیام لە بەرنامەی ڕایەڵە دەمە میوانی ماڵەکانتان بۆ ئومێدی بتوانین پەنجە بخەینە سەر ئەو کێشە و گرفت و پێشهاتانەی لە تەواوی سێکتەرە جیاوازەکاندا پەیوەندیان بە ژیان و گوزەرانی ڕۆژانەی کۆمەڵگەکەمانەوە هەیە. بێگومان لەم پێناوەشدا بەڕاو سەرنج و تێبینیەکانتان بەرنامەکەمان دەوڵەمەندتر و فراوانتر دەبێت و زیاتر لە ئامانجەکانمان نزیکمان دەکەنەوە. بێگومان بەرنامەی ڕایەڵە دەیەوێت پەیوەندێکی تۆکمە و پتە و لە نێوان هاوڵاتیان و دەستگاکانی ڕاگەیاندندا دروست بکات و ڕایەڵە دەیەوێت لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە کێشە و گرفتەکانی و لە ڕێگەی ڕایەڵەوە بتوانین تەواوی کێشە و گرفتەکانی هاوڵاتیان بەلایانی پەیوەندیدار بگەێنین. بێگومان ڕایەڵی ئەمڕۆژمان باس لە یەکێک لە کێشە و گرفتەکانی ڕۆژ دەکات و کێشە و گرفتەکانی هاوڵاتیان دەکات کە هۆکارەکانی ڕووداوەکانی هاتوچۆیە لە نێو هەرێمی کوردستانەوە لە ڕێگەی لە نێوان شارەکانەوە دەرەوەی شارەکان. بۆ قسەکردنی زیاتر سەبارەت بەم پرسە میوانداری زۆر بەڕێز کاک سەلمان کۆچەری چالاکوانی کۆمەڵگەی مەدەنیمان کردو. کاک سەلمان زۆر بەخێر بێت، خۆشحاڵم ئەمڕۆ میوانی بەرنامەی ڕایەڵی. زۆر سپاسیوە دەکەم و پیرۆزبایی ئەم بەرنامەیەت لێ دەکەم بەو هیوایە ئەم بەرنامەیە بێتە کەناڵێکی گرنگ لە دەرخستنی کەم و کورتی و گەندەڵیەکانی دەسەڵات و تشک خستنە سەر گرفتەکانی کۆمەڵگەی کوردی بە تایبەتی لە بواری خزمەتگوزاری کە بێگومان ئێمە لە هەرێمی کوردستان لە سایی ئەم شێوازە حکومڕانیە کە حکومڕانیەکی خزمەتگوزاری نەبووە بەڵکو حکومڕانیەکی بەڕێکردن و نائیداری و ناشەفا بووە دەیان و بەدەیان قەیرانەوە بەدەیان کێشەوە دەناڵێن و گرفتی گەورەشێ ئێوە میدیاکات دەتوانن کاری زۆری لەسەرکەن و دەتوان فشارش بستکەن. پیرۆزبای لێ دەکەین. سپاس کاک سەلمان. باڵەوە دەست پێ بکەین کە ئایا هۆکارەکانی ڕووداوەکانی هاتوچۆ چین؟ ئەو هۆکارانە چین کە دەبنە هۆی دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ؟ بەڵێ یەکێک لە ئاریشە هەرە گرنگەکان یاخو دەتوانین بڵین لە گرفتە هەرە قوڵ و مەترسیدارەکان لە هەرێمی کوردستان بابەتی ڕێگاوبانە. ڕێگاوبانەکان لە هەرێمی کوردستان هەمان ئەو ڕێگاوبانانن کە 33 ساڵ پێش ئێستا دروست کراون و کە ڕێگاکان ینی قێرکراون یا ڕێگاکان ڕاکێشراون بۆ شوێنەکان ڕێگاکانی سەردەمی ڕشێمی بەحسە. هۆکاری سەرەکی پشت و ڕووداوەکانی ڕێگاوبان ئەمە دەتوانین کورتی بکەینەوە بەسەر 4 خاڵدا. خاڵی یەکەم بەداخەوە ڕێگاکانی هەرێمی کوردستان خراپترین جۆری ڕێگاوبانن لەسەر ئاستی دەتوانین بڵێن عالەم و لەسەر ئاستی عێراقیش و لەسەر ئاستی عێراقیش خراپترین ڕێگاوبانەکانی دەڤەری سلێمانین ئەو زۆنەنە بەداخەوە. اینجا ئەم خراپی ڕێگاوبانەکان کەمە دەڵێن خراپی ڕێگاوبانەکان چەند هۆکارێکی یەکەم ڕێگاکان تەسکن، ڕێگاکان قیڕنی، ڕێگاکان چاڵ چۆڵیان هەیە، ڕێگاکان زۆر کۆنن، ڕێگاکان بەرزی و نزمیان زۆرە، ڕێگاکان لۆفیان هەنا. کات خۆی حکوومەتی بەحەس ڕژێمی بەحەس کە هاتووە ئەو ڕێگەیانەی نەخشە کێشاوە دروست کردووە بە دیزاینێکی عەسکەریانە سەربازیانە دروست کردووە زۆرترین لۆفەی هەبووە. هەرێمی کوردستانیش بەبێ ئەوەی هیچ استراتیژی و پلانێکێ بووە هەرە لەسەر ئەو ڕێگەیانە ڕۆشتووە بۆیە دەبینین ڕووداوەکان زیاتر دەبن و ڕۆژ دوای ڕۆژ ڕووداوەکان پڕمەتی زیاتر دەبن. باش کاک سەلمان ئەو ڕێگە و بەیانانەی کە ئێستا لە نێو هەرێمی کوردستاندا هەن لە ئاستی ئەو ژمارە زۆری ئۆتۆمبیلدانین کە ڕۆژانە لە ناو شەقامەکانی شار و دەرەوەی شارەکانی بینین؟ نەخێر، چونکە ئێمە ئەگەر بۆ نمونە شارێکی وەکو هەولێر شارێکی وەکو سلێمانی لایانی کەم سەروی 800,000 ئۆتۆمبیلی تێدایە. ئەمە هەولێر ساڵی 2019 700,000 سیارە و ماشین جۆرا بە جۆری تێدا بوو. ئەم ڕێگەیانەی ئێمە هیچ 3 ساڵ پێش ئێستانە. ئێستا ژمارەی دانیشتوان زیاد بووە، سیارە و ماشێنی جۆرا و جۆر پەیدا بووە و خەڵک زیادی کردووە و قەرەباڵخیت زۆر بووە. ئەگەر جاران شارۆچکەیەک بۆ نمونە 40,000 بوو بێ ئێستا گەشتۆتە 65-70,000 کەواتە ئێستا سەرڕای ئەوەی کە ڕێگاوبانەکان زۆر خراپ و وێران و دووەم ئەوەی مەترسیەکە لێرە دەست پێ دەکەن. دووەم هۆکاری مردن هۆکاری ڕووداوی هاتوچۆیە لە هەرێمی کوردستان. ئەمن بە نمونە دەفەری بتوێنم پشتە لە دوای نەخۆشی دڵ دووەم
هۆکاری مردن و ڕوودا و لە ناوچوون بە هۆکاری خراپی ڕێگاوبانەکانە جا لەبەر ئەوەی حکوومەت ڕێگای نوێی دروست نەکردووە ڕێگاکان یەک سایتن هەموو ئەو ڕێگەیانە ترافیک و قەرەباڵقێکی زۆریان لەسرە بۆ نمونە ئەگەر ڕێگایەک 1 سعات چارێک بێ تۆ بە 2 سعات و نیو دەگەی ساڵێوان بۆ ڕانیە بۆ سلێمانی یاخو سلێمانی بۆ گەرمیان جا هەندێک لەو ڕێگەیانەوای لێ هاتوون بوون بە ڕێگای مەرگ بوون بە ڕێگای مەرگ ڕۆژانە مانکانە ڕووداودەست ئەو ڕێگەیان دەکەین کە بە ڕێگەی مەرگ ناسراون لە هەرێمی کوردستانە کاک سەلمان کەواتە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی زیادبوونی ژماری ڕووداوەکانی هاتوچۆ لە نێوان شارەکان و سەر ڕێگەکانی ناو هەرێمی کوردستاندا دەگەڕێتەوە بۆ خراپی ڕێگەوبانەکان کەواتە بۆچی لایەنی پەیوەندیدار لە لێدوانەکانیاندا ئاماژە بۆ دەکەن کە ڕێگەی پێویستی و گونجاو گیراوەتە بەر حکوومەت ئێمە خاوەن ئیدارە و حکومڕانێکی بەڕاستی دۆڕاوین حکومڕانێکی فەشەلی ئیداری دەتوانێت ئێستا بەخۆشیان لە بەرپرسانی حکومی بپرسی ناڵێن ئێمە شێوازی حکومڕانیەکی سەرکەوتوو و خزمەتگوزاریمان بوو نەخێ حکوومەت هەرێمی کوردستان یەکێک لەو بابەتانە کە تێیدا فەشەلی هێناوە و نەچۆتە پێشەوە بابەتی ڕێگاوبانە بەنمونە ڕێگای نێوان ڕانیە سلێمانی ڕێگای نێوان سلێمانی گەرمیان کەلە ڕێگایەک بە 15 ساڵ تەواو نەکرێت ئەمە کەی بەرنامە ڕەشێک کوا حکومەت سەرکەوتو بووە اینجا لە هەمووی خراپتر حکومەت لە هەندێک شوێندێ ڕێگاکان پینە دەکا چاڵەکان وەرز بۆ وەرز چاڵ دروست دەبن زستان چاڵ دروست دەبنەوە دەیەڵا بەهار پڕیان دەکەنەوە زستان دووبارە چاڵەکان دروست دەکەنەوە اینجا دێن باسی ڕێگای شەمەندەفەر و ڕێگای خێرا و ڕێگای هایوە و ئەوانەمان بۆ دەکات دەتوانین بڵین یەکێک لەو شتانەی کە حکومڕانی لە هەرێمی کوردستاندا تێیدا فەشەلێنا و سەرکەوتو نەبووە و نەیتوانیوە ڕێگاکان پەرە پێ بدا بەتایبەت ڕێگاکانی نێوان شار و شارۆچکەکان حکوومەتی هەرێمی کوردستان لەو بوارەدا زۆر کەم تەرخەم بووە و لەو بوارەدا بەڕاستی دەیان پرۆژە هەیەکی هێڵراوە هەر بۆ نمونە ڕێگای نێوان ڕانیە سلێمانی بە 3 قۆناق بووە 1 قۆناقیش تاو نەکراوە بەتاوە باش کاک سەلمان کەواتە هەوڵەکانی ئەوەکو چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی چییە لەم بارەیەوە دەبێ ئێمە زۆر فشارمان دروست کردووە بەڕاستی چالاکوانە ڕۆژنامە نووسان خەڵک ڕێگا نەماوە نەیکرینە بەر خۆپێشاندانە کردومانە بایکۆت کراوە بۆ نمونە گربوونەوەی کراوە مانگرتنە کراوە سکاڵا تۆمارکردنە هەموو ئەوانە ئەنجام درراوە کەواتە سەرجەم ڕێگا و فشارە مەدەنیەکان هەوڵ و فشارە مەدەنیەکان گیراونە بەر بەڵام حکوومەت بە شێوەیەکی کاتی گوێ بۆ نمونە هەندێک لەو داواکاریانەی وەرگتووە بەس ئیشی لەسەر نەکردووە یان هاتووە پرۆژەیەکی وتویەتی ڕاگەیاندوێت ڕاگەیانی پرۆژە چییە؟ ئێستا بۆ نمونە زۆر کەس پرۆژە ڕادەکێنێ بەڵام جێبەجێکردنی پرۆژە گرنگە ئێستا ڕێگەی بۆ نمونە ڕێگەی نێوان ڕانیە سلێمانی لە 2009 ڕاگەیەندراوە ئێمە ئێستا 2024 1 قۆناقی تاو نەکراوە ڕێگەی سلێمانی گەرمیان 15 ساڵە ڕاگەیەندراوە کە دەبوو تاوا کرابە هیچ لە هیچ قۆناقێک نەچۆتە پێشەوە اینجا ئەم ڕێگەیانە کە دەخرێنە پرۆژەوە و دەخرێنە تەندەرەوە بۆ نمونە دێن کۆمپانیەکان دێن هەڵی دەکردنەوە کە دێن هەڵ دەکردنەوە بەشێک لە ئیشەکەی دەکەن کە دەبینین حکوومەت هیچ پارێکیان بۆ سەرف ناکە بۆ نمونە کۆمپانیایەکی دەرەجەیەک بە نمونە ئەو ماوەیە چووە لە 600 میلیۆنی کەلای حکوومەت بۆ 20 میلیۆنی پێداوە ئەمە فشەکردنە بە کۆمپانیا ئەمە گاڵتە پێکردنە ئەمە جۆرێکە لە یعنی بێزارکردنیەوە دەیان هەر لە سای ئەم حکوومەتە لەبەرەوەی کە قەرزاری کۆمپانیاکانش لەبەرەوە بارگرانێکی زۆر زۆری دروست کردووە بۆ تاجیرانش بەدەیان کۆمپانیا هەیە لەبەرەوەی پارەی لای حکوومەتە حکوومەت پارەی ناداتەوە هەموو پرۆژەکانیشی وەستاوە و بەشێک لەو کۆمپانیا وازیشیان هێنا بەڕاستی ئیفلاسیان کردووە با بگەڕێنەوە سەر ڕێگەوبانەکان بەڕای تۆ تا چەند هێماکانی هاتوچۆ گرنگیان هەیە و ئەگەر گرنگیشیان هەیە تا چەند لە شەقامەکانی هەرێمی کوردستاندا بوونیان هەیە و دەبینرێت خۆی یعنی استراتیژیەتی حکوومەت لە ڕێگاوبان استراتیژێکی بەرنامەڕێژی و سەرکەوتو نەبووە
ئەمە سەرراوی ڕێگاکانمان خراپن ترافیک و قەرەباڵغی هەیە ڕێگاکان یەکسایدن اینجا حکوومەتیش نهاتووە بێت هەندێک ڕێگاکە بەکاربێنی بۆ منە ڕووناکی هێماکانی هاتوچۆ ئەمانە زۆر بەکەمی هەیە جاری وایە تۆ لە نێوان شارێک بۆ شارێکی تدەڕ شارچکەیەک بۆ شارچکەیەک دەبینی بە هەمووی ناگەی هێمادانراوە تەنانەت دووری ڕێگاکەدانراوە تەنانەت پێناڵە ڕێگاکە بۆ کوێ دەچێت تەنانەت کە ڕێگایەک لادان نەنووسراوە ڕێگاکە بۆ کوێ دەچێت ئەو کەم تەرخەمی بەڕاستی حکوومەت کەم تەرخەمی وەزارەتی ڕێگاوبان کەم تەرخەمی بەڕێبەرەکەتەکانی شات چۆشە چونکە بەشێک لەوانەدانن اینجا سەرڕای ئەوەی ڕێگایەک هەڵقەنراوە بە ماوەی درۆژن چاو ڕێگایەکی کارکردنی کاتی تێدایە بەڵام ئەو کاتێ دەبێت بە ساڵ دەبێت بە 2 ساڵ دەبێت بە 10 ساڵ هیچ هێمایەکی لە دوورۆدا نەمای بۆی بپارێزێ بە لەو ماوەیەدا من ڕووداوێکم بینی کە چوار برینداری تێدا بوون سیارەکەمە هەموو خراپ بوو وێران بوو بەهۆی ئەوەی ئیشارەتەکە کە هیچ ئیشارەت و هێمایەکی لێ نەبوو ئەو ڕێگایە دەچێتەوە ڕێگایەکە چاتاوێکسەر سیارەکە ڕۆشتووە و ئەم بریندارانەی لێکەوتێتەوە ئینجا لە زۆر شوێنی دیکە بۆ منە لە سماقوڵی چەندی ڕێگایە نووساوە کاتێکە دەڕوە دوای کاتێکەش دەگرێت ئەی چ بکە کابراڵە مەگەر بە هەوا و بە ئاسماندا بڕوە یعنی کەم تەرخەمی زۆر هەیە بەشێک کەم تەرخەمیەکان کەم تەرخەمین لە ڕووی ئەوەی کە حکومەت استراتێژی ڕێگاوبان و خزمەت گوزاری خێرا ئەوانەی هەر نییە لەوەی گەڕێ بەشێکی تریش ئەوەیە کە دەگەڕێتەوە بۆ بوون بەڕێبەرایەتەکانی هاتوچۆ بەڕێبەرایەتەکانی هاتچۆش ئەوەندە بە بۆن نەهێماکان بە جواندیان بۆ منە کارمەندی هاتچۆ لە ڕێگاکان دابنێ بۆ منە ئاگدارکردنەوە هەبێ بۆ لە زۆر وڵات بۆ هەر دەنگێ لە زۆر ڕووناکی هەیە زۆر شتە ئێمە لەوەش داوێرانی ینی ئینارە و ڕووناکی لە نێوان ڕێگاکاندا هەر نییە هەموو شەوە زەنگ باشە کاک سەلمان تۆ پێت وایە تەنها خراپی ڕێگەوبانەکان هۆکارێکن بۆ دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ و زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ یان هاوڵاتیان و شۆفێرانیش لەم ڕۆ کەم تەرخەمن خۆی یعنی بە هۆکاری سەرەکی دەتوانین ئێمە بڵین بە ڕێژەی لە ساحەفتا بەرەو سەری هۆکارەکان ڕووداوەکانی هاتوچۆ خراپی ڕێگاوبانەکان ترافیک زۆرە ڕێگاکان یەکسایدن قەرباڵغیەکی زۆر هەیە اینجا بوونە ڕێگای مەرگ بەڵام بەشێکی تریش پێیوەستە بە ئاستی هۆشیاری و لێخوڕینەوە دەبێت تاکیش بۆ بە شێوەیەکی گشتی ئێمە یعنی ئارامکردنیە لە ڕێگا ڕۆشتنمان ئارامکردنیە تێمانش ئەو خێراییە کە بەشێک لە شۆفێرەکان هەمومان دەیکەین ئەو ڕێگەیانەنی ئەو ڕێگەیانەی ئێمە پێیدا دەڕۆن هیچیانی خێرایی ئەوەنی لەسەر سەتەوە بڕۆن بەڵام زۆری نێشمان زۆرنی شۆفێرەکان لە سەروی سەتەوە دەڕۆن کەواتە دووبارە ئەوەش پێویستی بە هۆشیاریە هۆشیاری مەسەلە ڕێگاوبان مەسەلە هێماکانی هاتچۆمە بابەتی لێخوڕین ئەوانە پێویستە بە دیراسە بخوێنرێ نەک بە یەک دەورە و یەک سیمینار و یەک بۆ نمونەوە بەڵکو ئەگەر بچێتە ناو منهەجی پەروەردەیەوە دەتوانانی ئاست و هۆشیاری لە لێخوڕینەوە کەمتر بێت کەواتە و سیستەمی ئێستا وڵەتی شۆفێری پێدرێت دروست و ستانداردە پێم وایە ئەو شێوازەی مۆڵەت شوفێریش پێی دەدێت شێوازێکی دروست نییە لەبەرەوە کەسەکە ناتوانێت لە نێوان شارێک بۆ شارێک بووە کەچی مۆڵەتی پێدەدرێت بەڵکو ئاستی هۆشیاری بۆ نمونە شۆفێریش لەوەدا نییە کەندێک جار مۆڵەتی پێدەدەێت شۆفێرمانەیە بۆ نمونە لەوەش حکوومەت کەم تەرخەم بووە دادگاکان کەم تەرخەم بوونە بۆ منە شۆفێری وایە چوار جار بە بێهۆشی و بۆ منە بە سەرخۆشی گیراوە کەچی دووبارە مۆڵەتەکەی هەر پێدراوەتەوە یان هەندێک کەسێ ناتوانێت شۆفێر بکە هەندێک حاڵەتی تەندروستی و حاڵەتەوەیکەوە ئەوەی اختصاص تایبەتی ناتوانێت شۆفێر بکە بەڵام ینی لەبەرەوەی حکوومەتەکەما حکوومەتێکی بە پلان و بەرنامە و ینی خزمەت گوزار نییە حکوومەتێکی پێشکەوتور نییە دەبینی ئەو بەرنامانە شەروەک خۆنیە بۆ مۆڵەت شۆفێری 10 ساڵ چۆن دراوە ئێستا شەر ئەوا دەدرێت یعنی ئەو ڕێکارانە هەمان ڕێکان لە کاتێکدا کە ئێمە پێویستە گۆڕانکاری بکەین گۆڕانکاری لە زۆر بابەتی هۆشیاری لێخوڕین و هاتچۆدا بکرێت ئەو یاسا ڕێسایانەی ئێستا لە هەرێمی کوردستاندا کاریان پێ دەکرێت لە ئاست خواست و داواکاریەکانی ئێوەدایە؟ نەخێر دەتوانین بۆ منە ئێسامە زۆر
جگە لەوەش خۆی ڕێساوی یاسامان مادەی دوی مرورمان هەیە یاسای دوی مرورمان هەیە کە باس بوون منە شێوازەکان و ئیجراعاتەکان بەرامبەر شۆفێر ئیجراعات و ڕێکارەکان بەرامبەر ڕووداوەکان بەڵام شێوازی تەطبیقی ئەم ڕێسایانە تەواو نینە لە هەرێمی کوردستان تەطبیقاتی یاسایی زۆر لاوازە و ڕقابەی یاساییمان زۆر لاوازە و ئاسی هۆشیاری بەداخەوە قسەی دەکەم ئاست و هۆشیاری مرورەکانیش یاخود شارەزایانی ڕێگاوبان ئاسێکی هۆشیاری زۆر بەرزانیە لەگەڵ ڕێزم بەشێکی تێیدا هەیە بەڵام بەشێکی تری شێوازی مامەڵەکردنی لەگەڵ شۆفێر و لەگەڵ ڕووداوەکان ئەو شێوازە بۆ نمونە شێوازێکی تەندروست نییە نەخێت دەتوانین بڵین پێویستە پێداچوونەوە سەرڕای ئەوەی بە ئەمە بەڵام یەک شت هەیە ئەمە هەتا کوڕێگاوبانەکان چاک نەکەین هەتا ئەو لۆدانە کەم نەکەینەوە هەتا ترافیک کەمتر نەبێتەوە هەتا ڕووداوەکان کەمتر نەبێتەوە یاسا و ڕێساشت هەبێ بوو بۆ شۆفێری بۆ مروری بۆ ڕێگاوبانەکان بۆ بابەتی لێپرسینەوە تەطبیقاتت لاوازە بێ دەبەرێت تو کاتێک دەتوانانی تەطبیقات بکەی حقوق و ئیلتیزاماتمان هەیە کە ئەتۆ ئەم حقوقت بۆ دابین کردو باش شوفێرێکی دەڕات تووشی ڕووداوێک دەبێت و لە چاڵی دیاوە لە ناوەڕاستی جادە لە چاڵەکەی دیاوە ئێوە پرسیارێتی من لە چیدا چاڵەکەی نێبینیوە بۆ منە خۆ یعنی ماوەیەک پێش تێمە 5 کەس بووین سیارێکی باشمان پێ بە شۆفێری داها بە شەو داهاتین لە زۆر هێواش دەڵین دامان لە تاسێک تایەکە هەمووی تەقی وێران بوو یعنی زۆریش تاخیر بووین ئێمە خۆ پەیوەندی نییە بە ئاسی ئەوەی کە بڵین تەطبیقاتی یاسایان شێوازی یاسایان یاسایەکمان هەبێ نەخێ بەڵکو پێیوەستە بە خراپی ڕێگاوبانەکە پێیوەستە بە خراپی خزمەت گوزاریەکەوە بۆیە ئەتۆ ئێمە هەتاکو لە هەموو دنیاشدا هۆیە ئاسی هۆشیاری یاسایی پێیوەستە بە دوو ڕوانکەوە ڕوانگەیەکیان پێی دەوتە حقوق دابین کە ڕێگاکان باش کە بۆ نوێماکانی هاتچۆ بە جواندا ڕێگایەک سایدی کەمتر بێتەوە بۆ نمونە مۆڵەت شۆفێری بە شێوازێکی ستاندار بدرێ بە شۆفێران ئەنجا دەتوانین یاسا ڕێسا دابڕێژی جوان تەطبیقیکەی نەخێر ئێمە پێویستمان بە پێداچوونەوەی حتا بە یاساکانیش هەیە بۆیە پێویست دەکات بەڕاستی خەڵکی و هۆشیار و ڕێکخراوەکان و هەموو ئەوانە یان ئێمە جۆرێک لە پێداچوونەوە هەتامە بە یاساکانیشدا بکرێتەوە ئەندێک گۆڕانکاری هەیە ڕێگە ینی شێوازی لێخوڕین جیاوازە شۆفێری جیاوازە لە قۆناغێک بۆ قۆناغی تر فەرقی کردو باشە کاک سەلمان تۆ پێت وایە بەڕای خۆت پێم بڵێ حکومەت توانێت جێبەجێکردنی ئەم پرۆژە سەرەتایانە هەیە بۆ هاوڵاتیانەوە داواکاریەکانی ئێوەک و چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی توانای جێبەجێکردنی هەیە یان خۆی نایەوە جێبەجێ من و تەواوی کۆمەڵگەی کوردی لەو شێوازە حکومڕانیە بێئومێد بوونە نەخێر حکومەت چاکسازی ناکە حکومەتیش بەو شێوازە بەو بەرپرسانێک کە ئێستا لە حکومەت و لە دەسەڵاتدانە نەخێر گۆڕانکاری ناکرێت بۆ گۆڕانکاری کاتێک بە خەڵکێک دەکرێت دەبێت دۆ سۆز بن خەڵکێک بن دەستباک بن خەڵکێک بن پارە نەبزن خەڵکێک بن ئەو داهاتەی دابین دەکرێت بە جوانی سەر بکەن خەڵکی بن ئێستا بۆ نمونە ئێمە لە دیقەتدا ئێمە وڵاتێکی ژێرخانی لە ڕوو ژێرخانی بۆ نمونە نەوت و گازەمەنی و سوتەمەنی ئەو بابەتانە نەوت و گازەوانە یەکێکین لە وڵاتە و هەرێمە هەرە دەوڵەمەندەکان خۆ پترۆ دۆلارمان هەیە دەتوانێت حکوومەت دەیتوانی ساڵانە بڕێک لە داهاتی نەوت و گاز سەرفکە بۆ خزمەتکردنی ڕێگاوبانەکان کوا کوردویەتی نەخێ باشە داهاتێکی زۆر کۆ دەبێتەوە لە بەناوکردنی سیارە لە مەعامەلاتی سیارە لە بۆ منە غەڵامەوانە لە مۆڵەت نوێکردنەوە هەتا ئێستا داهاتی وەزارەتی ناوخۆ بە شافافی ناکەوێتە دەست وەزارەتی دارایی دڵنیام ئێستا وەزیری دارایی ئاگای لە داهاتی وەزارەتی ناوخۆی نییە لێی پرسە بەڵاگام نییە بشت داتای ڕاست نییە کەواتە لێرە داهاتی وەزارەتی ناوخۆت وەزارەتی ناوخۆ پەیوەست بەو بە ڕێگاوبانەوە دەدەزرێت چۆن حکومەت دەتوانێت گۆڕانکاری چاکساز نەخێر ئەم حکومەتەی ئێمە بەو شێوازە گۆڕانکاری و چاکسازین پێ ناکرێت ئێمە پێویستمان بە جۆرێک لە شۆڕش و گۆڕانکاری و چاکسازی ئەوەش ئەرکێکە دەکەوێتە سەر تەواوی هاوڵاتیان دەکەوێت سەر ڕێکخراوەکانی کۆمەڵگەمەت دەکەوێتە سەر پارتە سیاسیەکان دەکەوێتە سەر
کەسانی بەرپرسیار دەکەوێتە سەر زانکۆکان بە هەموو لایەکە هۆشیاری دروست بێ ئیدی کاتێتی قوبوڵ نەکرێ معقول نییە لە دووەم ڕووداوی مردن لە دەبەری بتوێن پشتە لە دوای نەخۆشی دڵ ڕووداوی هاتچۆ بێ چۆن ڕێ تێدە باشە کاک سەڵانۆک خۆتان دەڵێن هاوشێوەی قەیرانی دارایی خراپی ڕێگەوبانەکانیش قەیرانێکی دیکەی و حکومت خۆی دروستی کردو هەنێ حکومت یعنی نەقی حکومت لە قەیراناندا نوقم دەبێت لە قەیراناندا نوقم دەبێت ئێمە خاوەنی زیاتر لە چ قەیرانی قەیرانی ڕێگاوبان قەیرانی کەمی ئاو هەولێرەوە لە تینوان دەخین کێش وەکو داڵن زستان ئاو دەیبە هاوینان دەخین کێ قەیرانی ڕێگاوبان قەیرانی بۆ نەکەمی هەلیکە قەیرانی بۆ نمونە ژینگەی بە سەدان و دەیان قەیرانمانەیە کەواتە ئێستا ئەم حکوومەتە ئێمە لەو قەیرانانە دەرباز نابێت بۆچی دەرباز نابێت لەبەرەوەی کەسێک دەستی پاک نەبێت دۆ سۆز نەبێت نیشتیمان پەروەەر نەبێت ناتوانانی خزمەت بە وڵاتەکە حکوومەت ئەگەر بیەوێ گۆڕانکاری بکات دەبێت دەستی دزەکان بکرێت دەبێت داهات شەفافکە دەبێت ئەو داهاتی ئەو نیشتیمانی هەمانە بە داهاتی نەوت و گاز و گومرگەکان و وەزارەتی ناوخۆ و هەموو ئەو داهاتانە بە جوانی کۆ بکرێنەوە اینجا سرف بکرێت بەڵێ ئەو کاتی دەتوانێت بەڵام ئەوە ناکە لەبەر ئەوەی دەڵێ خۆی شیری هەتا پیری هەنی کەسێک بە 33 ساڵ فێری چاکسازی و گۆڕانکاریۆنەوی بۆندش بە ساڵێک و بە 2 ساڵ فێر نابێت بۆی ئومێدی گۆڕانکاری ئەوان ناکرێت پێویستمان بە شێوازێک لە شێوازێکی نوێ حکومڕانیە بۆ ئێمە بتوانین خزمەت گوزاری لەسەر تاوە دەست پێ بکەنەوە وێرانێکی زۆر هەیە لە ناو شارەکاندا ترافیک زۆر هەیە لە سلێمانی هەلە لێرە تا دەچی بۆ تاسوجە 40 دقەت پێدەچێت کارەسات نییە هایوەی یعنی گوناح نییە شارێکی وەک سلێمانی ڕێگای هایوەی نەبێ بۆ نیەتی بۆ هەولێر 120 هەیە 150 هەیە نازانم چی هەیە و هامڵتۆن هەیە بۆ شارێکی وەک سلێمانی بێ ئەمە جیاوازی هەتا جیاوازی ناوچەیش کراوە ئێرانیەکی زۆر لە ڕێگاوبانەکاندا دەبەری بتوێن پشتەر ئەو قسێ زۆر دەکەم لەبەر ئەوەی بەڕاستی کارەساتە زیاتر لە 400,000 نفوسی هەبێ ڕێگای دەبەری بتوێن پشتەر بۆ هەولێر تاکسایت بۆ سلێمانی تاکسایت هەمووش چاوچۆ گەرمیان کە زۆرترین داهاتی تێدا کۆ دەکرێتەوە کاک سەلمان خۆت دەزانی ڕۆژان لێرە و لەوێ دەبینین ئۆتۆمبیلی هاوردەکراو دێنە ناو هەرێمی کوردستانەوە تا ئێستا چی کراوە و ئەبێت چی بکرێت بۆی بەربەم هاوردەکردنە فراوانەی ئۆتۆمبیل بگیرێت بۆ ناو هەرێمی کوردستان کە خۆی ئەمەش بەشێکی سەرەکیە لە دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ خۆی ئەم هۆکارێکی تر ڕووداوەکانی هاتچۆ خراپی بەشێکە لەو ینی لەو سارە و لەو ماشینانە کە داخڵی هەرێمی کوردستان دێ بابەتێکە پێویستە ڕێگری لێ بکرێت بەڵام بۆچی حکوومەت ڕێگری ناکرێت لەبەر حکوومەت هەموو ئەو سیارانە دێنەوە پارێکی زۆریان لێ وەردەگرێت کاتێک کە داخڵ دەبن پارێکی زۆریان لێ دەسێنرێت پارەکەش ناگەڕێتەوە بۆ خەزینەی حکوومەت وەزارەتی دارایی ئەگەر بەشێک لەو سیاران کە داخڵی هەرێمی کوردستان دەبن هەمویان شتیان لێ گۆڕاوە هەیە دەرگای لێ گۆڕاوە هەیە پێشەوەی گۆڕاوە هەیە دواوە هەیە تووشی ڕوودا بووە سیارەکە اینجا کە دێتە هەرێمی کوردستان تۆ شتێکت هێناوە کە لە بنەڕەتدا خراپە ینی لە بنەڕەتدا تووشی ڕوودا بووە دێن لەسەر ئێرە ساخت دەکرێتەوە یعنی یەکێک لەو گرفتان لەبەر ئەمە سنوورەکانمان کۆنتترۆڵ نینە لەبەرەوەی ئێمە چاودێری و ڕقابەی لەسەر سنوورەکان نییە لەبەرەوەی بیر لەوە ناکرێتەوە چ کەلوپەلێکی باش و تەندروست و خاوێن و دروست دێتە هەرێمەوە نەخێت بیر لەوە دەکرێتەوە چۆن لە ڕێگەی هێنانی و کەلوپەرانەوە پارە بدزن پارە زیادکەن پارە بۆ خۆیان کردنەوە بۆیە ئەمەش لەوەشدا تێکەوتین تەماشای هەچی بۆ منە سارەی خراپە لە دووبە و ئەوانە چا دەکرێنەوە لە وڵاتانە دێنەیرە لێرە دووبارە لێرە ساخت دەکرێنەوە لە ئامێری بۆ منە فێنکەرەوە هەروە لە زۆر بابەتەوە هەتا لە دا و دەرمان زۆرترین خراپترین کواڵیتی دا و دەرمان دەهێنرێتە کوردستانەوە جاو لە سیارەکانش ئەوە بەشێکن چۆن دەتوانرێت بەڕاستی پێویستەکە حکوومەت ڕێگری بکە سنوورەکان ئەوە بکەوە قەرارێک دەرکا کە چیدی ئەو سیارانە نێنە هەرێمی کوردستانەوەەوە
دا ئەو سیارانش داخل بکرێن کەریم کە کە نوێ بن تووشی ڕووداوی هات چۆنە بن مۆدلیان بەرز بێت هەندێک ڕێکاری گرتو نەبەر بەڵام تا ئێستاش یعنی ئێمە لە دۆخێکی زۆر خراپی کواڵیتی کەلوپەرەکانی لێخوڕینیشدانە. باشە کاک سەلمان ئایا کۆمەڵگەی ئێمە گەشتۆتە و ئاستەی کەڵارەگەی فشارەکانی ئێوە وەکو چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی بیر لەوە بکاتەوە گۆڕانکاریەک دروستکایە بێتە هۆی گۆڕانکاری لە کۆمەڵگەی خۆی دەبێ ئێمە لەسەر ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەستگاکانی ئیعلامی دامەزراوەکانی تر پارت و لایەنە سیاسیەکان دەبێت بە هەمووی ئەو خۆشاریە دروستکرێت دەبێت بە هەمووی ئەوانە فشار لەسەر حکومەت دروستکرێت پەرلەمان کە بەدا خۆیمە ئێستا لە فەراخێکی زۆر گەورە داینێ ئەوانە دەبێت بە یاساڕێکیان لێ بکرێت دەبێت بە یاسا هەندێ کێ چاودێری بەسەر حکومەتدا دەکات پەرلەمان ئیشێکی چییە؟ ئیشێکی تەشریعە ئیشێکی تری بە شێوەیەکی سەرەکی ڕقابە و چاودێریە کەواتە ئێمە جارێ لە فەراخێکی یاسایی داینە چاودێری ئەی دەبێت کێ بێتە چاودێت لە وڵاتی پێشکەوتوەکان کۆمەڵگەی مەدەنی چاودێرە بەسەر حکومەتدا کۆمەڵگەی مەدەنی دەتوانێت لێ پرسینەوە لەکەن سەر حکومەتدا ئێمەش کۆمەڵگەی مەدەنیمان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیمان لەو بەرپرسیارەتێشدا نەبن یان تواناشیان نەبێت پێویستە خەڵک بە خۆی ڕقابەت دروستکە سزای دەسەڵاتدا زۆر ڕێگای سزادانی دەسەڵات و حکومەت هەیە کەمە دەتوانین بگرینە بەرەوە دەبێت موقیف هەبێ و بە ڕێکخراوەکان فشاری زیاتر بەڵام بەیەکگرتووی پێویستە هەموو ڕێکخراوەکان کۆمەڵگەی مەدەنی لەسەر بابەتانە بەیەکگرتووی باشە کاک سەلمان لە سەردەی قسەکانتەوە باس لە هەندێک ڕێگای دەرەوەی شارەکان و نێوان شارەکان کرد کە بە ڕێگەی مەرگ ناوزەند دەکرێت ئەمە تاکەی بەردەوام دەبێت ڕێگای مەرگ بەردەوامە هەتا ئەم حکومەت بێبەرنامە بێت هەتا پرۆژەکان پرۆژەی 2 ساڵی ببنە 10 ساڵی 15 ساڵی هەر بەردەوام دەبێت هەتا پارە خەرج نەکرێت بۆ کۆمپانیەکان هەروە دەبێت ئێستا زۆرێک لە کۆمپانیەکان ئیش ناکەن بۆ من لە دەفەری لە 43 گوند یەک ڕێگای قڕیانە لە بناری قەندی حکومەت پارە خەرج ناکا بۆ کۆمپانیەکان پارەیان ناداتێ وەجگەلەوە ڕقابە نییە و پارەی پێویست خەرج ناکات جیاوازی ناوچەی دەکرێت بۆی ڕێگای مەرگ بەردەوام دەبێت بێگومانەگە خەڵک هەڵوێست نەبێت دەسەڵات سزانەدا دووەم ڕووداوی مردن دووبارە لە نێوان ڕانیە بۆ سلێمانی و لە نێوان سلێمانی بۆ کەلار بە ڕووداوی هاتچۆ دەبێت بەداخەوە باش ئەگەر بکرێت زۆر بە کورتی وەڵاممان بێتەوە چەندمان ماوە تا ڕێگە و بانەکانمان بگەنە ئاستی ستانداردە جیهانیەکە وەڵای ئەمە زۆر لەتوانین بەدیدی من 33 ساڵ حکومڕانی بووە بە 33 ساڵ حکومڕانیەکی ڕەشید ئینجانەوانە بگەینەوە ڕێگاکانمان بگەنە ڕێگاکانی وڵاتانی پێشکەوتوو. کاک سەلمان کۆچەری چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی زۆر سپاس ئەمڕۆ میوانی ڕایەڵە بووی سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆ ئێوەش ڕایەڵی ئەمڕۆم پێشکەشکردن سپاردەی خواب